جا عمر حاجی علی شناخایی جوتیار الاستودیو لگل من میوانه تو گلک بخیراتی سر چوا خوشحال بون به وجود هوا زور بخیر بین مام علی استا دمیر بزانم چی روی دا تا ایوا مولتان درش کردووە لەمڕۆ بوو کاتێکینە دیار زۆر سپاس عمر پێشەشی دەستخۆشی لە جەنابەت و لە ستافی کەی24 دەکەم دەستان خۆش بی لێرە پێش هەموو شتێک پێم خۆشە دەستخۆشی لە کاکە هێ من دەلۆ بکەم کە سەربازێکی ماندوونە ناس خۆ بەخشانە و بوێرانە ئامادەگی هەیە لە هەموو دانیشتووکە من ئەم ئامادە بمە پێم خۆشە بە شعرێک دەست پێ بکەم شام شەکر وڵات شیرنتر بوێری و خۆراگری لێرە لە شەناغەوە گرکانی ڕق تەقیەوە بە یەک دڵ و بە یەک دەست دوژمن دیسان بەزیەوە لێرە بە یەکگرتووی دەستی یەکمان گرتەوە چۆکمان بە دوژمندادا دەست بە دار و بەردەوە نەتانک و نەزری پۆش ڕای نەگرت گڕی بە جۆش ئامادەین خوێن بڕێژین ئەمما بەجێی ناهێلین ڕەنجا و سەر لە ڕێدایە پشت و پەنا خوددایە زۆر سپاس خوشتی گەورە و بەڕێزم تەبعاً زۆرم لە هەک بەدایە و زۆر هەناوم پڕە بەڵام ئەمەمانان وەکو برەی برا گەورەکان و ئەوانەی کە لە حەفدەی مانگ بوو کە هەژدەی مانگی دروست کرد و ئەو کۆدەنجە دروست بوو حەفدەی مانگ ئەوەی لە شەناغە ڕوویدا بەڕاستی دەتوانم برێم شۆڕشێک بوو یعنی دەنجی جوتیاران و دەنجی ئەمەی بە هەموو دنیا ناسان ئەمە بەتەما بووین سێشەم ڕاستە مۆرەتماندا بوو بەرام ئەو مۆرەتە هەر لە بەردەستە مۆرەتێکماندا وەکو برا گەورەکان ئەمە سەعاتێکی سفرمان هەیە دیار نییە کەینێ دەست پێ دەکەینەوە بەڵام ئەوڕۆ لۆزانیاریتان هێزێکی زۆر لە هێزەکەی ترکە بەداخەوە دەورەی لە هەفتا نەفەریدا بوو کە پتر لە 30 تانک و زری پۆش و ئیتر بینیتان لە ئەوکان پێویستە کە کاتی پێ بکوژین ینی ئەو هێزانە ماوەی هەفتەیەکی هەر لەوێن یانی ئەو ڕۆکەزانیان سێشەمە وەختەکەیمە ئەمە تەمان لاوە خوێن گەرمەکانمان ڕناوەستن بەس ئەمە وەکو برەی وەکو دەستمان ماس کردینە کە گۆتیتمان ئەمە هەتا بە خۆمان دەرێن ئەو چەند برا گەورەیە دادەنیشین وەکو جوتیار وەکو هیچ لایەک وەکو ڕەندێکی نیشتیمانی بریاری دەستدەین چاوەڕێی ئەو بریارەشین بە زووترین کات ئەو کات بەسەر چووە بە زووترین کات ئەو بریارە دەربچی و بە کتابەکی استثنایی بێتن و ئەو پێنجگوندە ئەو بکرێ ئەو من ئاز دەکەم خوشتی بەڕێزم ئەو بکەمە زۆر یعنی زۆر سەیرە فلا حەک عەردەکی هەیە عەردەکە زادەکی بەناودادێ ئەو لای دەچێری ئەو لای ناچێری یعنی شتەکە بە سیاسی کرایە ئەو جەیشە وەکو هاندەرێکە دەنا هیچ من بە جێگیری قاید عملیاتم گوتم ڕوبەڕوو لەگەری دانیشتم لە شەناغەی ئەوە وێنەکان شاهدن گوتم جەنابی قاید ئەوە کاری عسکەرتاری نییە بێ تەوقی منتیقەی بکە و هیچ عائیلەک نەتوانی هەر گوندەک و زری پۆشک و مێکزەمینێکی لە ڕاوەستایە لەبەر چ ئەوە کاری جێژ نییە کە گوتیان چی ئەوان وەڵامیان ئەو گوتی یارێت لۆ مثل ماتەحکی هیچی سیر گوتی یارێت لەوە هادی بۆ قاعدەکە مەوجود و قسەکەشی مەوجودە گوتم ئەو ئیشی هێزی ناوەخۆ و وەزارەتی کشتتوکاڵ و پۆلیسی سەرگەڕانە ئەوە کاری تو نییە بێ ئەتو هەتا دەگەی شەناغی 2 کیلۆمەتر نیوە لە سەیتەرەی دووبزی 3000 ڕات دەگرن هەتا کامیرەوانەکان شاهیدن ئەوە کاکێ من دەرەوە بەخۆی شاهید دەرەستەوەی بڕێ قاساق ئەوە کامیرەکان هاتە ژۆرێ ڕۆژی بەڵام مام عومەر ئێستا چی بووە کە ئێوە مۆڵەتتان درێژ کردووە لەبەرچی هەتا ئێستا لەماوەی ئەم هەفتەیە حکوومەتی عێراق هیچ هەڵوێستی نەبووە بەرامبەر ئەمەی ڕێی کەسی خۆم وەردەگری ئەمن دەرێم هەروێستیان نابی لەبەر ئەوەی ئیشەکە بە سیاسی کرایە ئەو جەیشە لێ ناگەڕێ ئەگەرنا ئەوە من دەستخۆشی لە هەموو ئەوانە دەکەم کە لە پەرلەمانی عێراق بە کۆدەنجی دەنجیان سەرکردایەتی کورد هاتە سەرخەت بە سوپاسەوە ئەمە ڕۆژی حەفدەی مان کە من شاید حاڵم لەوێن دەرێ بووم ئەوە لەوێنەکان دیارە لەوێن دەرێ کە دەستمان بە ئیشەکەی کرد هەمووی سێ هەمەر لەوێن دەرێ بوو خلال سعاتێکی تقریبا 30 هەمەر هاتوو سارەی سزن و کە بتەوقمان کرد و بمانگرن و ئەوە ئەمە لێرە چاوەڕێ ئەوە دەکەین کە سەرو بەزووترین کار لە سەروی لە بەغدایە جەنابی محەممەد شیع سوودانی ئەمرەی بکات ئەو ئەمن لەوێن دەرەش باسم کرد ڕۆژی حەفدەی مانگ
باسم کرد گوتم ئەو ناوچەیە وەکو گرکان تازە لە شعرەکە باسم کرد وەکو گرکانەکە لەبەر ئەوەی خەرکەکە زۆر بێزار بووە زۆر تەنجی پێ هەرسندراوە وەکو دەرەی بەڵام هەتا ئێستا ئێوە زەویەکانتان نەکێڵەوە چاوەڕێ بڕیارێکن لە بەغداوە نەسێنراوە ئەوەی خراپە کە خراپە استثنا کرایە لە قرارەکەی هەتە دەرێ خەرکەکە تۆی کرد سێسا ڕۆژان زۆر دڵمان خۆش گوتمان هەر بکرێ ئێستا نارن ئاو بدەن کێبلی محەویلەکان دەپسرێنن هەرجوتیارێک کێ دەپچڕێنێ ئەسکەر و هەمەر و مێکزەمین دێ و دەیپسرێن و نایلن ئیشکێ بە هیچ نەوەک ئەوەی کراشە نایلن ئاو بدرێ نەک ئەوەی دەکرێت نەخێر نەکرایە ناوەڵا هیچ خەتێک نەکرای ئەو دیمەنانەی کە بینیمان هەفتەی ڕابردوو کە ئێوە خەڵکی شەناغا بەو سەربەرزی و ڕوحگەرمی و کوردەواری و هەستی نیشتیمان پەروەریەوە بە تاراکتور بە مەڕبێل بە تەڤر لە پێشی هەمەڕ و زیلەکانی ئارتێشی عێراقتان گرت بەڕاستی هەموو کورتان سەر بلند کرد یعنی ئەو خوێن گەرمیە ئەو هەست و سوزانە جێی سەربەرزی بوون بەڕاستی ئێمەش لە کوردستان 24 هەموو دیمەنێکمان گواستەوە و ئەو دیمەنانەی لە کوردستان 24 هەموو کەس لە هەموو دنیای دیتی بەڵام بەڕاستی ئێستا ئەوەی کە ڕووی داوە ئەو سەربازە هاتووە سکاڵای لەسەر ئەم جوتیارە کوردەی تۆمار کردووە کە ویستی بخنکێنێ ئەمە چییە؟ ئەوە دەرێ هەتا ساعبمار دزی گرت ساعبماری گرت چەکەرگری خاچێکم دژمن لە سەری زارە من بوومەتە بێگانە خاوەن ماڵە زۆر بەداخەوە من یەک ڕووداوی بابی خۆم لە دیژمەوە ئەمە خوشتی بەڕێزم لە ساری 63ەوە ئەمە لەو محنەتە ئەو دەبەرێ قەراز و کەندێ ناوێ لەو محنەتەی دەژی بەڕاستی ساری 63 بابم لۆ من دیژڕایتەوە گوتی لەگەر ئەبوو زێدی مەولود شێخەی دەهاتین لە بەستی پەرکانەی گوتی دوو عەرب لەو لە هات گوتم کاکە با بڕۆین هەینێ ئەو کاتی سەعات و هەرچی لە بەرکتدا بایە و لیان دەستانی دایان بردی ئەوەی لە عەوشە و بەرەی بابم کە نانی خواردی هەر ئەوان هاتن دەیگوت بابم دەیگوت وراقەکانی ڕاست و چۆ پێی بەستا بوونەوە دەیگوت داکمناوی زەرێغ بووە ئازخە چەقوەک بدە لە من ئەمن بەگوتی گوتم هەی نمەکی عەلی بتانگری ئاخر ئەنگۆ لەو عەوشە و بەرەی نانتان خواردیەوەتان خواردیە گوتی عەرەب هەر دەی بە ئەمە بیبێن باشترا خوشی من ئەمە ئەو ڕۆ نییە ئەو دەبەرەیمە ئەمە لەو عەزاب و لەو چێشمەی داینە بەداخەوە لە ساری 75 کە ئەو گوندانە دەرکران بە بڕیارێکی بڕوا بکە کوو شارەوانی وەرەقەش دەنێری دەرێ ئەو دوکانە دابخرێ وەرەقەکی ئەوهایان لۆمە نادەم بەبیرم دێ ئەو گوندانە لە پاش نسکۆی شۆڕشی ئەیلول ئەمەیان دەرکرد و وەکو ئاردی ناوڕستیمان لێ هات ئەمە ئەو ڕۆنیە ئەو ئەشکەنجە و ئازارە دەدرێن ئەو جێشەی کە ئەو ڕۆژی هەفتەی مانگ دەورەی لەمەدا بۆ تەرەکتۆر وشتی ئەمەوە بکەین و کە لاوەکانمان ڕانوەستان هەمەرەك هاتە پێشی و هەمەرەك هاتە پشتی حتا جوتیارەکان سێسارێکیان لە بن تای هەمەر وەکو جیوارە درێژن گوتی باپانمان کاتەوە ئەو دەڕاوەستایە یعنی ئەوەی لە شەناکە کرا شۆڕشێک بوو شۆڕشی نەتەوایەتی بوو سەرتانسەری بوو بە هەموو دەنگ و ڕەنگەکانەوە و پێم وایە سەدایەکی زۆر باشی دەبی و هیوادارم بەرهەمیشی ببی ئینشاءڵڵا ئەمجی بووە هێڤێنە مام عومەر حاجی عەلی شەناغایی جوتیار تو هەر هەبی زۆر سپاس دەکەم بە خێر بێ سەر هەردوو چاوەکان زۆر مەمنون چاوی هەر ساڵ زۆر مەمنون زۆر سپاس